چێ فرۆشی؟ بۆرەک بۆچی؟ بۆ بۆ ئەوەی یارمەتی کوردستان بێ بۆ یارمەتی کوردستان بن یا یارمەتی مناڵانی ڕۆژئاوا بن؟ یارمەتی مناڵانی ڕۆژئاوا بێ چیتان هەیە لێرە؟ بۆرەک ئەدە کامێ ئەمانەیە؟ ئەمە چێ دروستی کردووە؟ پورس پورێ؟ پورە تۆ وێرە؟ هەر بۆرەکتان هەیە یاشی تریشتان هەیە؟ مینی پیساشمان نەبوو ئەوە تەواو بوو هاواری بۆکەی تۆ ئاوە؟ چۆن هاوارەکەی؟ ئەمە نەوەنەوە بۆرەکی لێ بە هەزار بۆرەک بە هەزار جا موشتەری باشە هەیە؟ خۆشە بۆرە بکەیت؟ خۆشە بۆرە بکەیت؟ گۆشتیان مریشکە؟ بەزان مریشک وەبزانی لەو خواردۆ خۆ ئەی تۆ کوردستان خۆشەوە؟ ئاڵای کوردستان چەند ڕەنگە؟ چوار؟ چی و چی؟ سوور و سپی و ساز و زەر ئەی تۆ هیچ گۆرانیەکە زانی لەسەر کوردستان؟ یا سرودێک؟ هیچ نازانی؟ ئەی بەداخەوە دەبڕۆ خەیشی بۆرە فرۆشتنەکەەوە بە من لە ئیشە نەکەم